هەفتەی داهاتوو هەموو شت لەسەر موچە یەکلای دەبێتەوە. عێراق حساباتی دارایی دادەخات و دەڕۆژ دەرفەت ماوە بۆ ناردنی پارە و یەکلای بوونەوەی سێ موچەکە. تیوار یەکەم میدیا بوو زانیاریەکانی لەسەر موچە ئاشکرا کرد. هەواڵی هاتوونەهاتی موچە هەموو میدیاکانی پڕ کردووە. بەغدا زیاتر لە 760 ملیارد دیناری ناردووە و تا ئێستا حکوومەتی هەرێم ئامادە نیە موچەی پێدا بەش بکات. حکوومەتی هەرێم چاوەڕێیە بەغدا 200 ملیارد دیناری تر بنێرێت. وەک پێشتر تیوار ئاشکرای کردبوو، ڕەزامەندی سەرەتایی بەزارەکی دراوە کە بڕی 100 بۆ 140 ملیارد دینار لە ڕێگەی تەیب سامیەوە ڕەوانە بکرێت. بەڵام تا ئێستا وەزیری دارایی عێراق ڕەزامەندی دەرنەبڕیوە کە لە دەرەوەی موچە تەرخانکراوەکانی پارەی سێ موچەکە هیچ بڕێک بنێرێت. بەڵکو توێتیە ئەگەر بینێرم ئەوە لە موچەی مانگەکانی دواتر دەیبڕین. هەر پێشتر تیوار ئاشکرای کردبوو کە پرسەکە سپێردراوە بە فواد حسێن وەزیری دەرەوە لە ڕێگەی سوودانیەوە داوای ناردنی پارەی زیاتری لە تەیب سامی کردبوو. ئاماژەکان وان کە لەم دوو ڕۆژەدا پرسی ناردنی ئەو پارەیە یەکلا بکرێتەوە و تا کۆتایی ئەم هەفتەیە یان سەرەتای هەفتەی داهاتوو بڕێک پارەی تر ڕەوانە بکرێت و بدرێت با موچە. سەرچاوێکی ئاگادار لە بەغداوە بە تیواری ڕاگەیاندووە 20 ئەم مانگە بەغدا حساباتی دارایی خۆی دادەخات. بۆیە تەنها هەفتەی داهاتوو کات بەردەست دەبێت لەگەڵ چەند ڕۆژێکی کەمتر. وتیشی بە هەمووی تەنها 10 ڕۆژی فەرمی دەوام دەبێت و لەو ماوەیەشدا دەبێت پرسی ناردنی پارە زیادەکە و سێ موچەکە و هەموو شتێکی پەیوەست بە موچەی موچەخۆرانی هەرێم یەکلای بکرێتەوە. داخستنی حساباتی ختامی لە 20 مانگدا گرفتێکی ترە بۆ دابشکردنی موچەی مانگی 11 و هەموو ئاماژەکان وان کە موچەی مانگی 11 قورسە پێش سەری ساڵ بدرێت مەگەر بڕیارێکی بەپەلە لە بەغداوە بۆ ناردنی تەواوی پارەی سێ موچەکە بدرێت کە ئەمەش بێگومان ئاستەنگی زۆری لە بەردەمدایە.